بەڕێزان ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە وەکو ئەنجومەنی فشار وەکو دەستەی مامۆسایانی سەربەخۆ وەکو سەندیکاکان زۆربیان لێرن نوێنەری سەندیکاکان ڕێکخراوەکان چالاکانی مەدەنی یاساناس و دادوەر لە هەموو چین و توێژەکان ئەمڕۆ بەشدار بووین لێرە گفتوگۆیەکی چڕوپڕ کرا لەبارەی ئایندەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە چی بکەین لەم دۆخە نەخوازراوەی کە دەسەڵاتی دۆ حیزبی بنەماڵە لە هەرێمی کوردستانە بەسەر خەڵکانی بێدەرامەت و بێدەرەتانە سەپاندویانە بەڕاستی ئێمە لێرە گەشتینە کۆدەنگیەک کە بەردەوامە بین لە ناڕەزایەتەکانمان لە خۆپیشاندانەکانمان لە هەر جۆرە جوڵەیەکی شەقام لە هەر جۆرە جوڵەیەکی مەدەنی کە دوور بێت لە هەر ئەجەندایەکی حیزبی و سیاسی و شخصی و تایبەتی و پشتگیری ئەکەین لێرەوە و هەر بۆ نیسبەشەوە پشتگیری خۆمان بۆ خۆپیشاندانی سبەینە پێنجشەممە بەردەم دادگای نوێی سلێمانی ڕاگەێنین کە بۆ داواکردنی قوت و مافی هاوڵاتیانە و ئێمە هەر جۆرە جوڵەیەکی تر هەر جۆرە خۆپیشاندانێکی تر هەر جۆرە کردارێکی مەدەنی کە لە پێناو خزمەتکردنی قوتی هاوڵاتیان نابێت لە پێناو سەرنەوەی مافی خورا و سەنراوی هاوڵاتیان نابێت لەم دەسەڵاتە سیستەمە ستەمکارە ئێمە لەگەڵ یاین و ئێمە پشتگیری خۆمانیان بۆ ڕاگەێنین و دووپاتی یەکەینەوە داوا لە هاوڵاتیانەکەین داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بەسەر جەم ناوچە جیاوازەکانی کوردستانەوە کە سبەی بەشدار بن لە هەر جۆرە جوڵە و چالاشی و خۆپیشاندانێک کە لە شارە جیاوازەکان ئەنجامەدرێت و دڵنیاتانەکەینەوە کە لە کاتەکانی داهاتووە ئێمە خۆپیشاندانمانە بێت چالاکی جیاوازمانە بێت و هەڵوێستی تونترمانە بێت لە ساڵانی ڕابردوومان بەڕاستی ئێمە بۆ ناوەستین کە لە 2014ەوە ئێمە بە هەڵوێستی مەدەنی بە تکاو ڕجا لەگەڵم حکومەتەیە داوای مافەکانمانەکەین و احتیمالی هەیە جۆر و شێوازی داواکاریەکانمان بگۆڕین. سپاسانەکەین. وەکو ئەنجومەنی فشار وەکو هەموو دەستە گروپەکان داوا لە هەموو هاوڵاتیانەکەین لە شار و شارۆچکەکان تەنها لە سلێمانینە لە هەولێر لە دوهۆک لە کەرکووک لە دەڤەری ڕاپەڕین لە هەڵەبجا لە گەرمیان لە کفری لە هەموو شار و شارۆچکەکان لە شارە زور لە سەی سادق هەموو شوێنەکانی کوردستان سبەینێ بڕژێنە سەر شەقامەکان و بۆ ئەوەی هەمومان پێکەوە ئەم پەیامە بگەێنین و ئەم ناڕزایەتیانەش بەردەوامە بێت ئێمە لێرە پێتان ئەڵێین فشارەکان بە ڕێگەی جیاواز و میکانیزمی جیاواز بەردەوامی ئەبێت مەرجنیان خۆپیشاندان بێت لە داهاتووە میکانیزمەکان ڕوونەکەنەوە بە هاوڵاتیان هەرێمی کوردستان و لە داهاتووە ئەم کۆدەنگی و ئەم یەخستنی دەنگە ناڕازیانە زیاتر چڕەکەینەوە هەتا هەمومان بە یەک دەست بتوانین کارەکان ئەنجام بدەین و بگەینە ئەنجام بۆی دەسەڵات چیتی زوڵم بەم هاوڵاتیانە نەکات لە خەڵک نەکات کە 29 ساڵە مافی هاوڵاتیان زەوت دەکات. کاتێک دەسەڵات موچەکانمان داداتێ کاتێک دەسەڵات ستەمان لێ دەکات کاتێک دەسەڵات ڕە و پرسی بە ئێمە نەکردووە کە قوتی مناڵەکانمان دەبڕێ ئەی ئێمە چی بکەین نێی نەشەقام چی بکەین دەنگ بەرز نەکەینەوە چی بکەین هەنی بەڕاستی ئەوە واقعەکەی ئێمە لەم کۆمەلگایە بەو شێوە تەعامولەکەین کە دەسەڵات هیچ مەجالێکی ژیان و قوت و موچەی بۆ ئێمە نێشتوە تۆ بێگومان ئێمەش بەپرسینە شەقام و مۆڵەت وەرنەگیرەوە حکومەت و دەسەڵات هیچ مۆڵەتێکی لە ئێمە وەرنەگرت زوڵمی لێ کردین هیچ وڵاتێکی لە ئێمە وەرنەگرت موچەی باشەکەوت کردین هیچ وڵاتێکی لە ئێمە وەرنەگرت هەموو قوت و ژیانی هاوڵاتیانی بڕی کەواتە ئێمەش مۆڵەت لە هیچ کەسێ وەرناگرین مۆڵەت لە جەماوەری کوردستان وەرەگرین مۆڵەتەکەی ئێمە ئەوەیە داواکەین بێنە سەر شەقام. داواکارەکانی ئێمە سبەینێ لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیە وەکو پێشتر ڕامانگەیاندووە ڕاگەیەندرێت و بەگشتی لە ئێستاە کە زۆر زەرور بێ داواکاری هاوڵاتیان هەرێمی کوردستان قوت و موچە و ژێوی ژیان و کار و کاسبی و کردنەوەی دوکان و بازاڕ و پێداویستی ژیانی خەڵکە بەڕاستی دوو مانگە خەڵکی کەرەنتینە کراوە بەبێ ئەوەی حکومەت دینارە بدا بە خەڵکی حکومەت پارەی کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە بیدا بە خەڵکی ئەوانە کەم دەرامەتن بۆی کە بژێوی ژیانی هاوڵاتیانی پێداوینکە بەڵام بەداخەوە ئەیدا بە سەفرە و سیاحە بۆ بەرپرسەکان و ئەیدا بە کۆمەڵێک شتی ناجۆر کە ئەسڵەن هیچ پێویستی ژیانی خەڵکی نییە کەواتە ئێمە لێرەوە داوا لە هەموو وڵاتانەکەین بۆ داواکردنی مافی خۆیان بێنە سەر شەقامەکان. بەڕێزان مەبەست لە شارەکانی ترکە ئەکرێ ناکرێت لە ئێستاە خۆتان ئەزانن قەدەقەی هاتوچۆ جارێ هەڵنەگیراوە ئەمە هەنگاوێکە لەبەر ئەوەی هاوڕێیانمان لە دەستەی ناڕازیەکان ئەم بڕیارەیان دابوو حەزمان نەکرد شەقام بە لاوازی دەرکەوێت بۆی ئێمە بە کۆدەنگی لەگەڵان ئەچینە شەقام تا شەقام بە گروتینێکی ترەوە بێتە مەیدان بۆ شارەکانی تر بۆ دووەک بۆ هەولێر بۆ کەرکووک بۆ شوێنەکانی تر ئێمە لێرەوە داگەن ئەگەر گونجای بێنە سەر شەقامەکان ئەگەر نا ئێمە هەنگاوی داهاتوومان
لێرەوە ئەم جەمعێکە کۆبووینەتەوە لیژنەمان دروست کردووە بۆ ئەوەی کە قسە لەگەڵ شار و شارەشکان بکەین هەتاوەکو بە شێوازێکی گشتگیر لە داهاتوە خۆپیشاندانی سەرتاسەری بکەین.